الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە دوای شرک و کوفر و نیفاق قێزەوەترین تاوان لە لای خوای پەروەردگار بریتیە لە کوشتنی بە ناحەق. هیچ تاوانێک نییە لە دوای شەریک بۆ خوا قەراردان و کافربوون و دووڕوویی سزاکەی تونتر بێ لە لای خوا لەوەی کەسێک بە ناحەق کەسێک کوژێ. لە سوورەتی ئەنیساء ئایەتی 93 دەفەرمێ: ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. هر کەسێک ئیماندارێک بە ناحەق و ناڕەوا مستحقی کوشتن نەبێ، دەستی بچێتە خوێنی و چەکی بخاتە سەر و بیکوژێ، ئەوە جەهەنەم جێگایەتی، بە هەمیشەیش لە جەهەنەما دەمێنێتەوە. غەزەبی خوای لەسەرە، خوا غەزەبی لێگرتووە لە دنیا و لە قیامەتا لە قاتڵ. لەعنەتی خوای لێبێ، بە قووەترین و بەهێزترین و گەورەترین ئازاری ناو دۆزەخ بۆ ئەو کەسانەیە کەوا خەڵکی بە ناحەق دەکوژن. خوا پەناماندا یا ڕەبی. لە هەموو کوشتنێکیش قێزەوەنتر کوشتنی یەکەم پێغەمبەرانی خوایە سەلامی خوایان لەسەر بێ. پێغەمبەرانی خوا ژمارەیەکی یەکجار زۆریان بەدەستی ستەمکاران شەهید کراون. لە دوای کوشتنی پێغەمبەران کوشتنی زانایان، ئەوانەی کە ئامۆژگاری چاکەی خەڵک دەکەن، ڕێگەی تاریک ڕۆشن دەکەنەوە، زانست بڵاو دەکەنەوە. زانایان جا زانایانی مینبەر و میحراب و مەلایانی مزگەوت بن، یان مامۆستایانی قوتابخانە و مامۆستایانی زانکۆ بن، کە دین و ژین نیشانی خەڵک دەدەن و وڵات ئاوەدان دەکەنەوە. خوای گەورە کوشتنی پێغەمبەران و کوشتنی زانایانی بەیەکەوە هێناوە لە قورئاندا. لە سوورەتی ئالی عیمران ئایەتی 21 دەفەرمێ: إن الذين يكفرون بآيات الله ويقتلون النبيين بغير حق ويقتلون الذين يأمرون بالقسط من الناس فبشرهم بعذاب أليم. ئەوانەی کەوا کافرن بە ئایەت و فەرمایشتەکانی خوای پەروەردگار، دەستیان دەچێتە پێغەمبەرانی خوا و پێغەمبەران دەکوژن. ئەوانەی دەستیان دەچێتە خوێنی زانایان، ئەو کەسانەی کە فەرمان بە خەڵکی دەکەن بە دادپەروەری و بە چاکەکردن، ڕێگەی ڕۆشن بۆ خەڵکی ڕووناک دەکەنەوە، وڵات بە عیلم و زانست ئاوەدان دەکەنەوە، قسەی خێر بە خەڵک دەڵێن، منداڵی خەڵک پەروەردە دەکەن. هەر کەسێک ئەو جەریمە گەورە بکات دەستی بچێتە خوێنی ئەو زانایانە، وەکو پێغەمبەرێکی خوای کوشت بێ، موژدەیان بدێ بە عەزابێکی زۆر، بە شیدەت و بە ئازار، عەزابێکی زۆر گەورەیان بۆ هەیە. سێیەم کەسێک دایک و باوکی خۆی بکوژێ پەنا بەخوا. چوارەم کەسێک ڕۆڵەکەی خۆی بەدەستی خۆی بکوژێ، باوک ئەولادی خۆی بکوژێ. پێنجەم برا برای خۆی بکوژێ، برا خوشتی خۆی بکوژێ، کە ئەم قەتڵەیان یەکەم قەتڵە لەسەر زەویدا کراوە. یەکەم خوێن ڕشتن کە لەسەر هەموو زەویدا بەرپا کرا، برایەک براکەی خۆی کە لە دایک و باوکی خۆی بوو بە ناحەق کوشتی. یەکەم قەتڵە. جا برا بکوژێ، برا خوشک بکوژێ بە ناوی هەر چیەکەوە بێ، یەکێکە لە قێزەوەترین جۆرەکانی کوشتن. شەشەم کەسێک هاوسەری خۆی بکوژێ، کەسێک ژنی خۆی بکوژێ، یان ژنێک پیاوەکەی خۆی بکوژێ، یان بیسووتێنێ، یان بە هەر شێوازێکی کوشتن بێ. حەوتەم کەسێ دەستی بچێتە خوێنی خەسوو خەزووری خۆی، کە چەند ساڵ کچێکی بەخێو کردووە بە قەدر و حرمەتەوە بە شەرعی خوا لێ مارە کردووی پێشکەشی کردووی، لە دواییدا هەموو پاداشتەکەی ئەوە بە ئینسان بچێتە بەر دەرگای و تەقەی لێ بکا و خەسوو خەزووری خۆی بکوژێ. ئەو پەڕی مافتەیە کچەکەت بەدڵ نییە بڵێ بە شەرعی خوا لێم وەرگرتووی، بە شەرعی خوا تەڵاقی دەدەمەوە ئەمانەتەکەم تەسلیم کردیەوە دەستت ماز دەکەم.
خێزەونترین جۆری کوشتن و بێغیرەترینە ئینسان دەستی بچێتە خەسوو و خەزووری خۆی و تەقە لە ماڵیان بکا و جەژنیان لێ بکا بە شیوەن. هەشتەم کەسێک هاوڕێی متمانە پێکراوی خۆی بۆ تەماح کوژێ کە ئەم جۆرە کوشتانەش زۆر بوون. کەسێ هاوڕەیەکی هەیە چەند ساڵ هاوڕێن نمەکی ماڵی کردووە، دەرگای بۆ واڵا کردووە، متمانەی پێی هەبووە، وەڵڵی هەیە لە پێناوی یەک دەماچەیە کوشتوێتی، هەیە یەک دەفتەر دۆلاری لە جیفانیا پێشک بردووە، هەیە لە پێناوی سیارەکەدا. ئەو ئەم ڕووداوانە هەمووی تۆمار کراون. نزیکترین هاوڕێی خۆی خەڵک هەبووە لە زانکۆدا 4 دانە ساڵ هاتوچۆی بە هاوڕێکی کردووە لە هەولێر بۆ سلێمانی بۆ ئەوەی کرێسارە نەدا. ئەم دەوڵەمەند و هەبوو بۆ ساری ئاخر مۆدیری پێ بووە. ئاخر لە ساڵی 4ەمە ئەو هاوڕێی کە بە حساب یارمەتی دراوە لە پێناوی دەفتەرێ دۆلار کە زانیوێتی لە جیشفانی هاوڕەکەی دایەتی کوشتوێتی. پاداشتەکەی ئەوە بووە. خێزەونترین جۆری قەتڵە دەستت بچێتە خوێنی هاوڕەیە کە ئەو پەڕی متمانەی پێێتە کە دەرگای ماڵ و سارەی بۆ واڵا کردووی. نۆیەم کەسێک دوای سوڵح کەسێک بکوژێ، دوای ئەوەی سوڵحت کرد لەسەر دەستی کۆمەڵە پیاوی بەڕێزی وەکو جەنابتان و دانیشتن و دەست ماچکرا و کۆتایی بەشت هات ئینسان فرسەت بێنێت دوای ئەمینکردنەوەی بەرامبەرەکەی دەستی بچێتە تاوانێک و بچێت لە ماڵی خۆیان بیکوژێ، چونکە ئەو ئەمین بۆتەوە چەکی داناوە. ئەوەش قێزەوەترین جۆرەکانی کوشتنە. یا ڕەبی خوا لە هەمویان پەنامان بدە. لە ساڵی ڕابردووەوە یان بڵم لەم چەند ساڵی داهاتوو لە کوردستان لەم ڕابردوو لەم کوردستانەی خۆماندا لە شارەکانی کوردستاندا لەم شارەکەم و ژمارەکەمەی خۆماندا هەر نۆ جۆرەکەی کوشتن ڕووی هەر پێغەمبەرانی لێ دەرچێ هەر هەشتەکەی تری لەم کوردستانە ڕوویداوە. زانا کوژراوە، برا برای خۆی کوشتووە، برا خوشکی خۆی کوشتووە، کوڕ دایک و باوکی خۆی کوشتووە، دایک و باوک کوڕی خۆی کوشتووە، ژن مێردی خۆی کوشتووە، مێرد ژنی خۆی سوتاندەوە و کوشتووە، منداڵی خۆی کوشتووە. ئەوانە هەمووی ڕوویان داوە. هاوڕێ خۆی کوشتووە. دوای سوڵح کە عەشایریانە سوڵح کراوە کۆتایی پێ هاتووە لە ڕووی شەرعیشەوە دەستی چۆتە بەرامبەرەکەی. مامۆستای ئاینی شەهید کراوە. هەموو مرۆڤێک بەهای خۆی هەیە. هەموو مرۆڤێک ناوی هەبێ یان نەبێت لای خوا ئینسانە، مرۆڤە، ڕوح بە نرخە. هەمومان عەبدی خوین و بەندەنا سەرخوایە. کەس لە کەس گەورەتر نییە. خوێنی هەموو ئینسانی وەکو یەک مقەدەسە. بەڵام هەندێک هەواڵ کە بڵاو دەبێتەوە زیاتر ناخەژێن و سامناکتر و خەمناکترە. بەداخەوە لە شاری هەولێری هەرێمی پایتەختی کوردستان لە ڕۆژی سێشەممە 28/6/2022 هەواڵێک دڵی هەمومانی ڕاچڵەکان. هەر یەکێک لە ئێوە بەدڵنیاییەوە خەمێکی گەورەی پێ خواردووە. ئەویشەوە بوو لەلایەن قوتابیەکەوە دوو مامۆستای زانکۆی سەلاحەدین، دوو کەس لە پلە هەرە باڵاکانی زانستە هەڵگری شەهادەی دکتۆرا، دکتۆر کەیوان و دکتۆر کاوان و دکتۆر ئیدریس هەردووچیان بە ناحەق شەهید کران لە دوو شوێنی ئەمیندا، لە دوو شوێنی حرەمدا کە خوێنی ئینسان دەبێت تێیدا پارێزراوە بێ. یەکەم ناوماڵی خۆت، ئینسان کە بەجلی خەوە لە ناوماڵی خۆیدا بوو بەبێ چەک بەبێ حیمایە ئەو پەڕی ئەمینە لە خۆی. کەسێکیش لە نووسینگەی تایبەتی لە حرەمی زانکۆدا لە ژووری خۆی داخەریکی ئیشوکاری خوێندکار و قوتابیان بێ، ئەویش لە ئەو پەڕی دەبێت جەوێکی ئەمان نابژی. هەردووکیان بەداخەوە بە ناحەق و ناڕەوا شەهید کران. ئەوە شەهیدکردنی زانایانە، کەسانێک ئەو هەموو ساڵ خوێندنە، مەگەر ئەوانەی کە ئێستا دکتۆرایان هەیە و گوێیان لە دەنگمە بزانن تا دکتۆرایەک بەدەست دێنی بە تایبەت بە حەقی خۆت، بە تایبەت کوڕە فەقیر و هەژار کە تا دەخوێنێ و خوێندن تەواو دەکا ئەگاتە ئاستی مامۆستای زانکۆ سەرپەرشتیاری چەند نامەی ماستەر و دکتۆرا دەکا، بەس ئەو دەزانێت چ زەحمەتێکی کێشاوە. بەس ئێمە دەزانین وڵات ئەگە ئوستازێکی جامیعەی لەدەست چوو چ کەلێنێکی گەورە لەو زانکۆیەدا دروست دەبێ، زۆر بە ناڕەحەت پڕ دەکرێتەوە. بەداخەوە بەڵام ئایا هۆکارەکانی ئەو کوشتنانە چن؟ هەر ڕۆژانە هەیە جەنابەت هەواڵەکان نەبینی و کەسێکی نەکوشت بێ. بە تایبەت کوشتنەکان گەیشتوونە ئەوەی کە باسم کرد. بێجگە لە پێغەمبەران 8 جۆر قێزەونترین کوشتنەکان هەر لەم ڕۆژانەدا ڕوویدا، هەر لەم شارانەی خۆماندا، لەم دەوروبەرانەی خۆماندا بیستمان بیندرا کە ئەوە بەڕاستی دەبووە ڕوویان نەدایە، کە تەوەقوع نەکراو بوون، چاوەڕێ نەکراو بوون. بەڵام ئایا هۆکارەکانی چین؟
هۆکارەکان ڕەن بێ زۆر بن ئەوەی بە کورتی ئاماژەی پێ دەکەم یەکەمیان دووربوون لە پەروەردەی ئیسلامی خوا فەرمووی ئین الذین یەکفورون بآیات الله سەرنجامەکەی یەکسانە بەچی یقتلون النبیین یقتلون الذین یأمرون الناس يأمرون بالقسط من الناس يكفرون بآيات الله هر کەسێک بڕوای بە حکمی خوای پەروەردگار نەبێ هەر کەسێک بڕوای بە ئاەتەکان بە قورئانی پیرۆز نەبێ بەڕێزان زانین جیاوازە لەگەڵ ئیمان پێهێنان خەڵکانێک هەیە قورئانیشی زۆر لەبەرە پلەی باڵا و زانستیشی زۆرە لە شەریعەتی ئیسلامیدا بەڵام پیسترین ناقی ئینسانی هەیە هیچ کاری لێ نەکردو بەس عیلمی پێیە بەڵام ئیمان دەچێتە ناو دڵەوە پەروەردەی ئیسلامی واتە خۆشویستنی خوای پەروەردگار خۆشویستنێک ئەوەندەت خوا خۆش دەوێ هەموو بەندەکانی خواشت خۆش دەوێ واللهی بەڕێز سەیری دڵی خۆت کە بە ئەندازەی ئەوەی خوات خۆش دەوێ ناتوانێت ڕقل لە خەڵک بێتەوە بۆیە ئەولیا و پیاوچاکان حتا تەنان ڕقیان لە کافرەکان نەدەبەوە ڕقیان لە کردەوەکانیان دەبەوە پەرۆشیان بوون بە زەیان پێیان داداتەوە بەو ئەندازەی ئیمان بەخوا و خۆشەویستی خوا لە دڵ تا جێگیر بێ واللهی ناتوانی ئازاری نەک مرۆڤێک مێرولەیەک بدەی قاستی لێ دەپارێزی سارەکەت لە پشیلەیەک دەپارێزی خوا نەخواستە بەری کەوێ دڵت ئازاری پێدەخوا ئەوە پەروەردەی ئیسلامیە نەک عیلومی ئیسلامی پەروەردەی ئیسلامی ئەو پەروەردەیە کە مامۆستا بەدیع الزەمان سەعیدی نوڕسی دەفەرمێ مرۆڤ تەنیا بە ئیمان دەگاتە پلەی مرۆڤایەتی ڕاستەقینە تەنها بە ئیمان واللهی بە عیلم نایگاتێ علم ئینسان ناگەیەنێتە پلەی ڕێزگرتن لە خۆی و لە مرۆڤەکان واللهی بنەماڵە ناتگەیەنێ خۆ ئەو کەسانی کە بکوژن هەر ئەوانی کە دوێنە و پێرە دەبیندرێن ئایا باوکو دایکیان خراپە ئایا بنەماڵەیەکی نازانستین ناوەڵڵا فەقیرە دایک و باوک خوا ڕەحممان پێ بکە یەخوا ئەولاد نەکبەن نەبێ ئایا عەشیرەتیان عەشیرەتێکی خراپە هەزاران پیاوی ماقۆڵ و خاوەندی وەخانی تێدا هەڵکەوتووە بەڵام چ دەکەی ئایا ئەو ماڵە ڕێک و پێکە ئەو عەشیرەتە گەورە توانیان ئەم لار و لەوێرە چارەسەرکە ناوەڵڵا بۆیە بنەماڵەش ناتوانێت عەشرەتیش ناتوانێت چاکت کە ئیلا ئیمان نەبێ ئیمان کە چوە ناو دڵەوە پێت ناڵێت تۆ کوڕی چێی تۆ عەشرەتی چێی خوێندەواری یان نەخوێندەواری ئەو ئیمانە دەتکا بە مرۆڤێکی ڕاستەقینە بۆیە واللهی ئێمە پێویستیمان بەوەیە هەمومان داوا بکەین وانەی ئیمان لە ناو مەکتەبەکاندا بخوێندرێ نەک بەداخەوە هەوڵی لابردنی وانەیەک هەیە کە دەبێت لا ببرێ بە دڵنیاییەوە چونکە هیچ کەسی پێ پەروەردە نەکردووە ئەو پەروەردەی ئیسلامی لە مەکتەبا دەخوێندرێ چێی پەروەردە کردووە تەلەبەی وا لێ کردووە ڕقی لەوانەی ئاینیش بێتەوە کام مامۆستایی کە هیچ شارەزایی لە ئاینانێ دەدرێ بەو مامۆستای ئاین بۆ خۆی نوێژ ناکات لە ئەژنۆی بەرەو سەر ڕووتە ئێتر چوانەی ئاین بڵێتەوە دەبێ ئەو وانەیە لە ڕووی چەندێتی و چۆنیەتیەوە دەستکاری بکرێ لە ڕووی چۆنیەتیەوە دەبێ وانەیەک بێ هەر بۆ لەبەرکردن نەبێ واللهی منداڵ شت زۆر وەردەگرێ لە دەرسی یەکەمە هەموو کاتێ دەرسی یەکەم دەبێ بکرێ بە وانەی ئاین بە وانەی خۆشەویستی خوا لە دڵی ئینساندا ئەو مناڵە لە بنەڕەتیەوە وا لێ بکرێ واللهی دەشتوانن وا لێ بکرێ وای لێ دێ خوای ئەوەندە خۆش دەوێ ناتوانێت ستەم لە کەس بکە کەستەمیشی لێکرا بەستەم وڵامی خەڵک ناداتەوە حەواڵە بە خوای دەکا پەنا بۆ کەسانی شیاو دەبا کە کێشەکەی بۆ چارەسەرکەن وانەی ئاین دەبێت بە کەسی شیاو بوترێتەوە نەک خوا نەخواستە لا ببرێ ئەبێ بکرێ بە وانەی ئیمان عەقیدەی پاک و پوختی ئیسلامەتی ڕاستەقینە کاتی خۆی ئەم بابەتەم لە کتێبی وەتیلکە الئەیام کە نووسەری بەناوبانگ ئەدهەم شەرقاوی کتێبەکەی نووسیوە لە لاپەڕی 392 دا لە هاتووە ئەم بابەتە هەر ئەم کتێبە وەتیلکە الئەیام کراوەتە کوردیش بە ناوی ئەوێ ڕۆژێ مامۆستای بەتوانە مامۆستا ئايات فەهمی کردوێتی بە کوردی لە تەرجمەی کوردیەکەیدا لە لاپەڕی 726 دایە ئەڵێ ئەو کوڵاوەی کە خەریجی زانکۆکان لەسەری دەکەن کە کۆتایی بە خوێندنی زانکۆ دێ کوڵاوێکت دەکەنە سەر ئەو کوڵاوە کاتی خۆی موسڵمانان لە ئەندەلوس دایانهێنا بۆ معلوماتی جەنابتان لە ئەندەلوس موسڵمانان دایانهێنا ئەو کەسەی خوێندنی لە هەر بوار و علومیەکە تەواو دەکرد مامۆستای سەرپەرشتیار کوڵاوەکەی دەکردە سەری بەڵام لەسەر ئەو کوڵاوە قورئانێک هەبوو کوڵاوەکە سەری پانە قورئانێکی پیرۆزیان لەسەر دادەنا لە جیاتی سوێندی یاسایی کە ئێستاوانی دەردەچن سوێن دەخۆن ئەو کاتە سوێند خواردن نەبوو مامۆستاکە بەزەوەی پێدەوت دەیگوت ڕۆڵە گیان ئەو قورئانە لەسەر کوڵاوەکەتە
ئاگال لە دوو شت بێ ئەم قورئانە پێت دەڵێت لە خۆت بایی مەبە بە عیلم وفوق كل ذي علم علیم لەو قورئانەدا ئەوە نووسراوە وانە زانی شەهادە و عیلمی تۆ کۆتایی پێهات هێشتا زۆر زۆرت ماوە نەچی شانازی بە زانستەکەتەوە بکەیت دڵنیا بە لە تۆش زاناتر هەیە خاڵی دووەم دەیوت تەنها ئاگال لە دوو شت بێ ئەم قورئانە باسی دوو شتی تێدایە کە لەسەر کوڵاوەکەی تۆ دانراوە لە هەموو شتێکی تۆ دەبێ بەرزتر بێ عەقیدە و بیر و باوەڕت ڕۆڵەکەم خوێندکار و تەلەبەی خۆشەویست نەدۆڕێنی ئاگال لە دین و ئیمانەکەت بێ دووەمیان مرۆڤ نەفرۆشی ئەم قورئانە هەر هەمووی هاتووە نرخ و بەهای مرۆڤی تێدایە ئاگال لێبێ ئەگەر دکتۆری لە پێناوی پارەدا مرۆڤ مەفرۆشە ئەگەر ئەندازیاری ئەگەر حاکمی ئەگەر پارێزەری ئەگەر مامۆستای ئاگال لێبێ هەموو شتێک بخە ژێر پێێتەوە بەس خوا و مرۆڤ نەخەیتە ژێر پێێتەوە ئەم دوانە نەفرۆشی بڕۆ تەسلیم بە خوامان کردی ئەمڕۆ ئێمە کوڵاوەکەمان هێشتەوە بەس قورئانەکەمان لێلا برد بۆیە تەلەبەی زانکۆ مامۆستای خۆی دەکوژێ ئەبێت جارێش کە قورئانەکە بخرێتەوە سەر کوڵاوەکان و پێی بڵێن ڕۆڵەیان ئاگال لە دین و بیر و باوەڕەکەت بێ ڕۆڵێکیان ئاگال لە بەهای مرۆڤ بێ لە پێناوی پارەدا خاک و گەل و نیشتیمان و هاوڵاتی خۆت مەفرۆشە ئەزانی ئەگە قورئانتان لابرد چیتان بە میلەتەکە کرد ئەوە چارە نووسمانە بە یاسا چارەسەر دەبێت نە بەخوا بە یاسا چارەسەر نابێ کورد تا پابەندی ئیسلام بوو ئەو پڕی حرمەتی لە مامۆستا دەگرت هەر یەکێک لە ئێوە سوێنتان دەدەم ئێستاش مامۆستای ئیبتیدایی خۆتان بینەوە شەرمی لێ دەکەن وایە یان نە لە ماڵەوە مامۆستا داهاتە دەرێت تۆ لە ژووری خۆتات دەسڕۆیشتێ ژوورە مامۆستا چاوی لێمە ئێستا لە مامۆستایانی بەڕێزی زانکۆ بپرسن چێ لە زانکۆدا مەگەر ئەوانەی پەروەردەی ئەم مزگەوتانن حرمەت لە مامۆستا دەگرێت قاچی دەخاتە سەر قاچی موبایلی دەرێنە فیشەی جگەرەیەتی و مامۆستای داماویش دەبێت حرمەت لە خۆی بگرێت نەوێرە بڵێ وامەکە بەڕێزان تا ئیسلام لە ناو ماڵەکانی کووردا بوو تا خەڵک ئەم حەدیسانەی لەبەر دەکرد الحياء شعبة من الإيمان أجر حياة هبو إيمانت هيا أجر شرم وشكول لكز نكن نشانه إيمان إنما هو استا چه شرم دچێ دەکا پەنا بەخوا پیاوان و گنەولەکانی وەکو جەنابتان نەبێ خوا زیادتان کا بۆیە کە حیا نەما ئیمانیش نامێنێ مەلاکانی ئێمە کە لە مەدرسای حوجرەی مزگەوتا پێدەگەیشتین والله من بۆ خۆم کە لە خزمەت مامۆستا شێخ خالیدی موفتیدا خوێندومە ئێستا نەک کوڕەکانی والله کوڕەکانی دەبینم کە لە منداڵەکانی خۆم تەمەنیان کەمترە قەسەم بەخوا جورئەت ناکەم لە شوێنێکا بن و هەڵنەستم لە بەریاندا دەست بە سنگەوە نەگرم و دەستیان ماچ نەکەم کوڕەکانیان هێستا شەرمی باپیریانم لە دڵایە کە مامۆستان بووە مامۆستانی مەکتەبی شەروا بوون والله لە وتارە مامۆستای خۆم بینیوەتەوە لە رسخەری بۆ بمگرێ کە لە سەرەتایدا کاتی خۆی ئێستا پیر بۆ مامۆستان بووە هەر بەبیرم دێتەوە مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانکە هەمووتان ناوتان بیستووە بە فەقێیەتی چەند ساڵێک لە خزمەت مامۆستایەک دەخوێنێ دواتر داگمەلاژنەوەتە خێزانی ئەو مامۆستایە کە وەفاتی کردووە دێ بۆ سەردانی مامۆستا مامۆستا ساڵحی کۆزەپانکە و کاتە ئۆتۆمبیل و شت کەم بۆ یان نەبووە بە سواری وڵاخێک دوای چەند ڕۆژەی میوانداری و خزمەت بەڕێ دەکاتەوە لە کاتی ڕۆیشتنا مامۆستا کە بە مامۆستاژن ناتوانێت سواری پشتی وڵاخەکە بێ و بەردێک شتێکی لێ نابێ مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانکە ئەو عالمە گەورەی کورد دەچێتە سەر دەست و ئەژنۆ بە جبەی مەلایەتی و مێزەری سپیەوە پشتی خۆی دادن لەم داگمەلاژن وەرە قاچ بخە سەر پشتم و بچۆ سەر پشتی وڵاخەکە دەڵێ ئەستەغفر الله شتی وا ناکەم ئەڵێ بەخوا دەبێ بێتە سەر پشتم مامۆستای هاوسەری تۆ چەند ساڵ لەسەر ئەژنۆ دانیشت و دەرسی بە من وت قەسەم بەخوا پشتی من قابلی ئەوەیە خێزانەکەی قاچ بخاتە سەر پشتی خۆی بۆ دادەنەوێنێ و قاچ دەخاتە سەر پشتی ئەو بەرهەمی ئەو ئیمان و خواناسی ئەو قورئانە بوو بۆیە کە قورئان لا برا لە منهەجی ژیان داولی دوورکەوتینەوە و بەهای مزگەوت نەما والله حرمەت لە ناو زانکۆشان نەما حرمەت لە سەرەتایی و بنەڕەتیشان نەما چەندە پێویستیمان بەم ئاینەیە نەک خوا نەخواستە لای بەرین بەدەستی خۆمان دەکوژین بەدەستی خۆمان هەرێمی کوردستان هەڵدەتەچێنین بۆ ئاگاداریتان لە جیاتی داوای یاسا سەروەری بکەین بەڕێزان با داوای شەریعەت سەروەری بکەین لە یاسادا کەسێک تاوانێک دەکا عقوبەکەی ئەوەیە بیگرن و بیخەنە گرتوخانەی چاکسازیەوە لە شەریعەتا دەڵێ من لە بەهای یاسا و یاساناسان و حاکمە بەڕێزەکان بە دڵنیاییەوە کەم ناکەمەوە بەڵام دەڵێم شەریعەت سەروەری نەک یاسا سەروەری لە شەریعەتا دەڵێم مرۆڤ تووشی دوو حاڵەت دەبێ گوناه دەکا گوناهیش دوو جۆرە گوناهێک بەس خۆت و خوا پێیزانیەوە پێت دەڵێن گوناهبار یعنی باری گوناه لەسەر شانتە ئای کە ناڕەحەتی کردووی کەسیش پێی نەزانیوە ئەبێ بە تەوبە لای بەری وەرە تەوبەیەکی ڕاستەقینە بکە شان سوک دەبێ ئەوە گوناهبارە ئەی گوناهکار ئەمانە لە هیچ کتێبەکان نەمخوێندوێتەوە
بەس دڵنیام هاوڕا دەبن لەگەڵما. گوناهکار ئەوەیە گوناهەکەی هەر بۆ خۆی نەبووە، خەڵکیشی فێری گوناه کردووە. ئەمە کە تەوبەی کە دەبێ ئیعلانیشی کە بڵێ خەڵکینە پەشیمانم لەوەی لە ڕابردوودا فێری ئەوەم کردووە، من تەوبەم کردو ئێوەش تەوبە بکە، من بەریم لەو ڕێبازەی خۆم. ئەوە گوناه بار و گوناهکار. بەشی دووەم تاوانە، واتە دەستدرێژیت کردوێتە سەر مافی هاوڵاتی و کەسێک و ئینسانێکی وەکو خۆت. ماڵت خواردووە، خوێن ڕشتووە، لێت داوە، ئازارت داوە. ئەمەش دوو جۆرە. کاتێک کەسێک تاوان دەکات پێی دەوتێت تاوانبار. تاوانبار یعنی تاوانێک ئاسنێک وا لەسەر شان و مل و سەرەتی زۆر ناڕەحەتە پێوەی. ئەخرێتە گرتوخانەوە بۆ ئەوەی لەوێدا چاک ببێ، بۆ ئەوەی باجی ئەم تاوانەی خۆی بدا و ئەم بارەی لەسەر شان لا بچێ کە لە گرتوخانە هاتە دەرەوە ئیسراحەتی کردبێ بوو بێتە مرۆڤێکی پاک و پۆخت ئەو بارە قورسەی لەسەر شان لا چوو بێ کە تاوان بارە. تاوانبار بە سجن ئیسلاح دەکرێ. بەڵام ئەمڕۆ لە سجنەکانی ئێمەدا بە ئیعترافی مدیری ئاسایشی گشتی سلێمانی کە بە گوێی خۆم گوێم لێ بوو 1-2 ساڵەمەوە بەر وتی وەڵڵی لە سجنەکانی ئێمەدا خەڵک گیراوە لەسەر یەک شتی بچوو، بەڵام دوایی کە بەر بووە بۆتە تاوانکار. ئاخر تاوانبار جیاوازە لە تاوانکار. تاوانبار یەک جار تاوانی کردو توش بووە، تاوانکار لێ بۆ بە پیشە جار بۆ جار سنعەتەکەی گەورەتر دەکا. خەڵک هەوە لە زلێکی لە مرورێک داوە کە ئەو پەڕی هەڵەی گەورەی کردووە، ئیترش لێکیان کردوونەوانە و کابرا گیراوە، مرورەکە لێ خۆش نەبووە، چۆتە زیندانەوە دەوری ساڵێک گیراوە. لە زیندانە لە جیاتیەوەی ئیسلاح ببێ لەوێ فێری تریاک فرۆشتن و تریاک کێشان بووە. یعنی لە تاوانبارەوە کردت بە تاوانکار، ئەمجا کە هاتەوە ماڵی خەڵکی تری ژوێران دەکا. خۆی هەر تاوانبار بوو، نەک نەیانتوانی چاکیکەن بە پێچەوانەوە کردیان یاسا کردی بە تاوانکار لە تاوانبارەوە پلەی بەرز کردەوە. بەڵام ئەگە بوو بە قەتڵ، لە قەتڵا شەریع دەفەرمێ، شەریعەت دەفەرمێت دەبێت بکوژرێتەوە. هەر کەسێکی کوشت. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی ئەو مامۆستایانەیە کە دەرسیان بە ئێمە وتووە، لە شوێیان دەرێناوە حاشیەی سڵاوی لەسەر تەفسیری جەلالەین تەماشاکەن کە هەموو مەلایەکی کورد دەیزانی و خوێندوێتی بە دەرز وتوێتیەوە. حاشیەی شێخی سڵاوی لەسەر تەفسیری جەلالەین دەفەرمێ ئەگەر کەسێک بە عەمد و بە ئەن قەست بە هۆشی تەواوەوە کەسێکی کوشت کە مستحقی کوشتن نییە، ئەو کەسە دەبێ یەکسەر دادوەر بێتە سەر هێڵ و بیگرێ، حاکم و حکومەت دەبێ بیگرێ. کە سوکاری بانک دەکا ئەڵێ 3 شتان دەخەمە بەردەست، ئەکوژرێتەوە بە شەرعی خوا، بۆتان هەیە لێ ببورن لە پێناوی خوا، بڵێ جەرگی من سوتاو با جەرگی خەڵک نەسووتێ، لە پێناوی خوادا بڕۆ ئازاد بە، بەڵام چاک بە. سێمیان بۆی هەیە خوێنی لێ بستێنێ، خوێنی مرۆڤێک دیاری بکرێت لەلایەن ژنەیەکەوە. بەڵام دەفەرمێ خوێنی ئەو مرۆڤە وەکو ئیمامی قورتوبی لە تەفسیرەکە لە مجەلەدی 5 لە لاپەڕی 288 دەفەرمێ هەموو عولەمای ئیسلام لەسەرەوە یەک دەنگن. هەر کەسێ بەق عەمدەن کەسێک کوژێ نابێ خزم و کەس و کار و دۆست و برادەر 1 دیناری بۆ کۆ بکەنەوە. کوڕە ئاگاتان لە خۆتان بێ، خزمێکت کەسێکت بەناحەق کەسێکی کوژ نەچ سوڵحی عاشایری پارەی بۆ بدەی، وەڵڵا دەبی بە قاتڵ. شریعەت دەفەرمێت نابێ خزم و کەس و کار و ئەهلی مزگەوت و بازار 1 دیناری بۆ کۆ بکەنەوە، ئەبێ خانوو سیارە ماڵی چەکی هەرچی هەیە بیفرۆشێ تا خوێنی ئەو ئینسانە تەواو دەکات بۆی لەناو بچێ بە خوێندانەکە. بەڵام کەسێکی بە ناعەمدی فەقیرە بە قەزا و قەدەری خوا لە دەست دەکوژرێ، دەبێ هەموو خزمە کەس و کار هاوکاری بکەن تا خوێنەکەی بۆ کۆ دەکەنەوە. لە قەتڵی عەمدا نابێت دینارێک بۆ براکەت بدەیت، بۆ زاواکەت بدەیت، بۆ مامەت بدەیت کە بە ناحەق خەڵکی کوشتووە، نابێ 1 تاکە دینار بەشداری لە سوڵحەکەیان بکەیت، ئەبێ خۆی لە ماڵ و ریەخ بێتە دەرەوە، هیچی نەمێنێ، بکەوێتە سەر جادە و ناو خێمە با خەڵکتان بێ ئەگە بە خوێنیش بێ. دەفەرمێ بەڵام نابێ بۆ خۆت بیکوژیەوە، ئەبێ بدرێ بە حاکم، ئەبێ وڵات حکمڕانی تێدا بێ، نابێت دەستی خۆت بە خوێنی خەڵک پیسکەی، لە سێدارەی دەدا ئیعدامی دەکا حکمێکی ئەدا و جەنازەکەی فڕێ دەدرێتەوە بۆ کەس و کاری و کاکە کێشەکە کۆتایی پێ هات، ئەم خوێنە لێرەدا وەستێنرا، نابێت زیادەڕێی بەسەرا بکرێ. وەڵڵاهی لەم جێبەجێکردنی شەریعەتی خوای پەروەردگارەدا 4 قازانجی تێدایە. یەکەم بکوش قازانج دەکا، لە جیاتیەوەی چەند ساڵ بە ئەبەدی لە زیندانە بە 20 ساڵ هەتا دەمرێ 30 ساڵ تا دەمرێ، وەڵڵا بە 1 دقە دەکوژرێتەوە، ئیعدام دەکرێت، لە سێدارە دەدرێ، ئەگەر تەوبەی ڕاستەقینە بکە بەڵکو ئەم کوشتنەوەی بێتە کەفارەتی گوناهەکەشی بۆ قیامەتی قازانجە، نەک لەسەر موچە و قوتی ئەو خەڵک لە زیندانە پیاوکوش بەخێو بکرێ. دووەم کەسوکاری بکوژی ساحەت دەکەن. وەڵڵاهی ئێستا کەسوکاری ئەو قوتابیە
ئێستا ئەوان کوڕەکەی خۆیان بکوژرایە وەڵڵا قازانجیان زیاتر بوو دڵنیان مرتاحتریش دەبوون یا ڕەبی خۆیان بمان پارێزی کوڕت بکوژرێ نەک کوڕت خەڵک بکوژێ چەند چاوبەرە ژێر بی و چەند ناڕەحەت بی کە کوڕەکەت کوژرایەوە شریعەت کۆتایی بۆ بابەتێنە تۆش لە ماڵی خۆتا ئیسراحەتی کەس ناتوانێت پەنجەت بۆ ڕاکێشێ کەس ناتوانێت زەمت بکە و قسەیەکت پێ بڵێ سێمیان کە سوکاری کوژرا و ئاوێکی ڕەحمەت بە دڵیاندا دەکرێت مادام عەفوی ناکەن و خوێن وەرناگرن ئیسراحەت دەکەن تازە قاتڵیش کوژرایەوە کۆتایی بە بابەتەکە هات چوارەمیان دەبێتە دەرس و عیبرەت بۆ هەموو کەسێک کە بیر لە تاوانی کوشتن بکاتەوە تخوا لەم شاری هەولێر و لەم پایتەختی هەرێمەدا لای ئەو قەڵایە دوو سێ کەس هەڵواسرا لەسەر قەتڵ زەلام جورئەتی دەکرد دەماچاڵ کێشێ بتبینێ ئەو جەنازەیەوە لێ هەڵواسرا لەسەوەی کە کەسێکی بەناحەق کوشتووە نەبەخوا بەڵام کەس نابینێ ئەم هەمووە حاکم بەس بڕیار دەدا بڕیارەکەشی کۆتایی هیچ نەبوو دواتریان لێبوردنێک بەری دەدا یان سڵحێکی بە زۆری فەقیرە پێ دەکرێت بەس کە خەڵکێک بیندرا ئەمە لەسەر قەتڵ هەڵواسراوە لە سێدارە دراو ئیعدام کرا والله خەڵک مچوڕکەی پێدادێ ئەوەی بیل لەم تاوانە بکاتەوە دەرس و عیبرەت وەردەگرێت ئەوەی عەقڵ لە مێشکیا بێ ئەوەی عەقڵیش لە مێشکیانەیە بۆ خۆی تووشی شتێکی دەبێت کوشتنی زانایانی ئیسلام هەل لە هەشتاکانەوە ئێمە مەلامان لەم کوردستانە کوژراوە لە نەوەتەکانە لەم شاری هەولێرە خەڵک شەهید کراوە لە دەڤەرەکانی تر لە ڕانێ و چاقوڕنە مامۆستای ئاینی شەهید کراوە دواتریان 2016 دکتۆر وشیار مامۆستا مەلا وشیار لەبەر دەرچی ماڵی خۆی بە ناحەق و ناڕەوا خوێنی ڕژا تا ئێستاوە چەند ساڵە قاتڵەکانی هەر بۆ خۆیان مل بە پان دەکەن لە سجنە ئەی بۆ ئیعدام ناکرێنەوە بەدان پێدانانی خۆی بەبێ هیچ مافێک وڵات بەرنامەیە لەسەر تەلەڤیزیۆنەر بۆ نەچین ئەو مەلایە بکوژین وڵات چین بیکوژین هەروە بە ناڕەوا بەبێەوەی کە هیچ زەرەرێکی بۆ تۆ بوو بێ پەیامی خۆی بڵاو کردوتەوە وڵا حکمی ئیعدامی بۆ دەرکەن بەڵام ئەیکەی وڵاتەی ڕۆژی قیامەت جا ڕۆژی قیامەتە دەچێتەوە حزوری خوا تۆ لە دنیادا ملی ئەستور دەکەی و شلە و برنج و فاسۆلیای لە سجنە دەیتێ ئەگەر ئەوانە بکرانایە ئێستا نەدەگەیشتە ئەم ڕۆژە مامۆستای زانکۆ لە کوردستانە کە ئەو دوو مامۆستایە شەهید کران دوو کەسی دیندار ئەو دکتۆر ئیدریسە زۆربەی هەرە زۆری جومعەکان لێرە بوو دوو جومعە لەوە پێش هات بۆ لای من لێرە مامۆستایەکی تری زانکۆی لەگەڵ بوو پێی ناساندم ڕەحمەتی خوای لێ بەدەی گوت من لای خۆشمان خوتبە هەیە دڵم بە تۆ دەکرێتەوە بە مزگەوتەکەی ئێوە دەکرێتەوە الحەمد لە ئەهلی ئیمان بوون دکتۆر کاوان حەجی ماڵی خوای کردبوو بە خێوکەری چەند منداڵی هەتیوی ئەم شارە بوو کە ئەو موسەی لە معەبەبێ دەنگی دوای مردنی ئاشکرا بووە چەند منداڵی بێنازی بێ باوکی لەسەر موسەی خۆی بەخێو کردووە مەسرەفی ژیانی بۆ دابین کردوون حەیف نییە دوو پیاوی ئاوا بە ناحەق و ناڕەوا بکوژرێ بۆی یاسا سەروەربێ نە بەخوا یاسا ناتپارێزێ یاسا ڕاگری کۆلێژی یاسای پێ نەپارێزرا لە ئۆفیسی خۆیدا یاسا نەیتوانی قوتابی کۆلێجی یاسا فێری یاسا پارێزی بکات توانی خۆتە لەبێ خوێندکاری یاسا بوو یاسا نەمامی زانست نەمامبینی لە سلێمانی تەلەبەی طوبعام پزیشکی گشتی سکوریەتێک بەس ئەوەندە پێوەتەوە کاکە بۆ بە ئێرەدا دەڕۆی بەبێ ئەو ڕاگرتن ئاخرەوە سیتیەکە شوێنێکە یەکسەر دەماچێلی هەڵدە کێشە و بدەی کوژێ خۆ تەلەبەی طوبعام بوو خۆ باوی مەسوولێکی گەورە بوو نە شۆڕش جێڕێتی نەبنە ماڵەکەی نەباوکی نانتوانی نەعیلم و نەزانکۆ نەیتوانی دەستی لە قەتڵ پێ بجێڕێتەوە بۆیە پێویستیمان بەس بە ئیمانە بەس بەو خواناسی ئەو چاودێری ڕەب العالەمینە ئەو قیامەتە ئەو هەڕەشانەی کە لە قاتڵ کراوە کۆتای قسەکان و وتارەکەم بەوە دێنم کە کوشتنی مامۆستای زانکۆ دەمێک بوو لە عێراقا ڕووی نەدابوو تەنها یەک جاری تر ڕووی داوە لە 4 تەمموزی 1970دا لە شاری بەسرە قوتابێکی قۆناغی سێی کۆلێژی ئەندازیاری بەشی کارەبا لە زانکۆی بەسرە کە ناوی موسا عەبدولحەمید بووە ئەندامی فیرقەی حیزبی بەعز فەرعی بەسرا بووە ڕئیس سەرۆکی یەکێتی قوتابیان ئیتیحادی تەلەبە و شەباب فەرعی بەسرای حیزبی بەعز بووە واتە پلەیەکی بەرزی حیزبی و تەلەبەی هەبووە ئیتیحادی تەلەبە 2 ساڵ لەسەر یەک بە قۆپیەوە دەگیرێ ئەمری فەسڵی لەلایەن سەرۆکی زانکۆ بۆ دەردەچێت کە ناوی دکتۆر خەلیل تالیب دەبێت سەرۆکی زانکۆی بەسڕ لە ساڵی 1970دا ئەمری فەسڵەکەی بۆ دەردەچێت سەرێشە بۆ مامۆستا و سەرۆکی بەش و ڕاگری کۆلێژ و سەرۆکی زانکۆ دروست دەکات سەرۆکی زانکۆ زۆر بێمنەتانە دەڵێت تۆ پلەت هەرچیەک بێ کابرایەکی مشاغیب و قۆپیەچی 2 ساڵە لە ئیمتیحانی سەری ساڵە بە قۆپیەوە گیراوی کراویتە دەرەوە فەسڵ کراوی تەواو بێمنەتانە دەری دەکاتە دەرەوە ئەویش دوای ئەوەی ناومێت دەبێت کە لە زانکۆ وەرناگیرێتەوە ڕێگەی ڕوونی نامێنێ هەر بەو دەماچەیە کە حیزبی بەعس بە هەدیە پێشکەشی کردبوو ئەچێتە ئۆفیسی سەرۆکی زانکۆ و هەر لەوێدا دکتۆر خەلیل تالیب دەکوژێ سەرۆکی زانکۆی بەسڕە دەکوژێ
هەر ئەو ڕۆژە کە هەواڵەکە بڵاو دەبێتەوە سەرۆک کۆماری ئەو کاتێ عێراق ئەحمەد حەسەن بەکر تەلەفۆن بە سەرۆکی دادگای بەسرە دەکا دەڵێ من وەکو سەرۆک کۆمار بڕیاری لە سێدارەدانی ئەو قوتابیەمدا تۆش تەنها ئەوەندە لەسەرە هەر ئەمڕۆ حکمەکەی جێبەجێ دەکەی بە بێ مناقەشە تۆ بەس حاکم ئەمری هەڵواسینەکەی ئەدەی دوای ئەوەی کەوا لە سێدارە درا جەنازەکەی بەرن لەبەردەم زانکۆی بەسڕەدا چەند ڕۆژێک لەبەر چاوی خەڵکو قوتابیاندا هەڵواسرێ بۆی ببێتە عیبرەت بۆ هەر کەسێک جارش کە بیل لەوە بکاتەوە دەماچە بە ئەگەر چی پلەی حیزبیەکەی بەرز بێ و دەماچەی حیزبی پێ بێ لە مامۆستای زانکۆ بەرزکاتەوە خوێنی مامۆستای زانکۆ بڕێژێ خۆزگە لێرەش ئەوانە بکرایە هەموو خەڵکێک دەرسی عیبرەتی وەرگرتایە ئەم ڕووداوە سامناکانە دەبێ دەرسی گەورەمان بداتێ ببێ بە دەرس بۆ قوتابیان تکایە ڕێزی مامۆستا بگرن هەر قوتابێک ڕێزی مامۆستای خۆی نەگرێ وەڵڵی خوا بەرەکەت لە عیلمیان نایەڵێ دووەمیان مامۆستایانی بەڕێز هەڵگرانی شەهادەی ماستەر و دکتۆرا و مامۆستایانی زانکۆ مامۆستایانی ئامادەی دڵنیاتان دەکەمەوە بە ئەندازەی پێویستی عیلم بۆ مامۆستا وەڵڵی حکمت و دانایی پێویستە تەلەبە لەو قۆناغانەدا مڕاهقە هەڵچووە تووڕەیە جاری وایە لە ماڵە تووڕەکراوە جاری وایە لە حکومەت تووڕەیە جاری وایە لە خۆی تووڕەیە ئەگە هەڵەشی کە دەبێت زۆر حەکیمانە ڕەفتاری لەگەڵا بنوێنی وەڵڵی تۆ لەو تونتربی کارەساتی ئاوا ڕوو دەدا ئەبێ ئێوە بەقەدەر شەهادەکەتان کە دکتۆرایە دڵتان گەورە بێ لێبوردە بن دەستی میهرەبانیان بەسەرا بێن وا بزانە کوڕکچەکەی خۆتەوە هەڵەیەکی کردو کوڕکچەکەمان هەڵمان بەرامبەر ناکەم بەرەوەڵە ئەی کە داوای لێبوردنی لێکردو هات یان کەسێک تەلەفۆنی بۆ کردی بڵێ بڕۆ ئەو لاپەڕێ هەر هەڵدەوە هەر کوڕەکەی جاران موماچێکی بکە و دەستی بەسەرا بێنە بۆ ئەوەی بەرەوڕوت هەڵنەگەڕێتەوە وەڵڵاهی زەمانێک تێکەوتوین دەبێ هەمومان خۆ پارێزین حکمت و دانایی بۆ مامۆستا لە بنەڕەتی تا زانکۆ وەڵڵی لە عیلم گەورەترە بزانی چۆن حکمت بەکاردێنی سێ میشمان بە هەر یەکەمان نەسیحەتی منداڵەکانمان بکەین قدر و حرمەت لە ڕیشسپی لە مامۆستای مزگەوت لە ڕیشسپی گەڕک لە ڕیشسپی ناوخزم و قەوم و عەشرەت لە مامۆستایان لە بنەڕەتی هەتا زانکۆ بگرن بڵێن ئەوانە ئێمە جاران دەماوت مامۆستا کوڕەکەم کچەکەم گۆشتی بۆ تۆ وێسقانی بۆ من کەس ئەولادی خۆی لێ چەل بوو خۆشی نەدەویست نەوەڵڵا یعنی مامۆستا ئەوەندە جێی متمانە بوو کە غەدر لە کوڕەکەم و لە کچەکەم ناکە غەدری لێ ناکە وەکو من دڵسۆزیەتی ئەبێ نەسیحەتی منداڵەکانت بکەی هەر پلەیەکت هەبوو مەڵێ هەر چێک پێی دوای بۆ خۆمان پشتیوانی لێ دەکەین ناوەڵڵا بڵێ زلەیەک لە هەر کەسێک دەی من خۆم لێت دەدەمەوە ناڵم خەڵک لێت داتەوە پشتیوانی لێ ناکەم قەت نەسیحەتی مناڵت مەکە بەهێزی حیزبت بەهێزی بنەماڵت بەهێزی چەکت بڵێ بڕۆ خراپە بکە و خەمن نەبێ بەهێزی پارەت دایمە سەر کۆنەی کە بڵێ لە خراپەدا ئەولاد منی بەخوا یەک دەقە پشتیوانی لێ ناکەم ئەوە باشترین یارمەتیە بۆ منداڵەکانمان داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا لە بەڵاو موسیبەت بمان پارێزی یا ڕەبی خوای پەروەردگار بە گەورەی خۆت بە ناوە جوانەکانت سیفاتە بەرز و باڵەکانت لێ دەپاڕێمەوە تا لە دنیاداین یا ڕەبی خوا بمان پارێزی لەوەی کەوا قەتڵ بەدەستی ئێمە ڕوو بدا خوا بمان پارێزی یا ڕەبی خوا بمان پارێزی لە خەڵکانی خراپ و نەفز نزم و بێغیرەت یا ڕەبی خوا بمان پارێزی خوای ماڵ و منداڵ و ئەولادەکانمان پارێزی یا ڕەبی خوا لەو دوو مامۆستای زانکۆیەش خۆش بی یا ڕەبی خوا لە هەموو مردوەکانمان خۆش بی یا شافی یا الله ئەوەیش نەخۆشە شیفای بدەی خوا شیفای نەخۆشەکانمان بدەی ئەوانەی گرفتارن لە هەر شوێنێکی ئەم دنیا لە هەر وڵاتێکی غەریبیدان و کە سوکاریان داوای دوعای خێرتان لێ دەکەن یا ڕەبی خوا ڕەحم بە ئەولادیان بکەی یا ڕەبی خوا دەرگای خێریان لێ بکەیەوە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین